جابنایەتەوە چی بکەم؟ جابنایەتەوە دەبڵە جواب نەرەوانیە ئەرێتە بەسە شێتێک کردم جرک فرد جرک چیتەوە؟ ئەرە تۆ قچێ بەسەر کەشتە قاوت بوو بۆ ناو جەرگی منی خواردووە قمری جواب نایەتەوە ئەی بۆ جواب بباتەوە چۆن جواب نایەتەوە من 3 هەفتەیە بە ڤایبەر بە مەسجد بە تەلەگرام تەلەفۆنی بۆکەم جواب نایەتەوانێ ئەی ئیشی چی پێیەتی؟ من دەگەڵا ماوتێ بە قەرزە بێت دەگەڵاکەم بۆ بێنێتەوانێ ماشەڵڵا لەو ژنە عاقڵم باشە ژنەکە کوا مەعاش جوانە دێت تا خەڵک قەرز باتەوە ئەزانم ئەوە گریا بەزەی پێاتۆ ئەم دەڵی من دڵم بۆی سووتە بۆ تۆ کچی ترتڵ پاشای؟ ئەو تۆ بۆ ناچی دەرەوخانە نشینوی بۆ من؟ کوڕە ژنەکە دوو قوم بەنزینی تیا نییە سیارەکەم بەنزینی چی دەبڕۆ بەرزینە هەرزانەکە بکڕە 600ەوەیەکە؟ ژنەکە سەرە گیراوە 2 ملیۆن کەس سەرەی گرتووە فەرتەنەیەکە دوێنێ یەک شەڕ بووە 5-6 پەلاماری یەکیان نادانێکیان کردووی بەژێر بۆنیتەکەیە بەخوا ئەگە خەڵکی تیا نەکوژرا بەناوی خۆم بانم بکە ئەی دوایەوە ئەزانین چۆن بێ بە 2000 لیتری بەخوا خەڵکی کرێ کەس قسە ناکە قمری وای وای قمری وای وای قمری دەجوابم بارەوە دڵم زۆر تەقی قمری ئەو چ دەڵتە پێکەی؟ ئارە وەڵا گاڵتەوە پێەکەم ئەگینا عەقڵە هەبێ خەڵک قەرزەیە بە خەڵک ئێستا لە ڕۆژەیە چۆن قەرزینەی دڵم بۆی سووتە ئەم دڵی من دڵێ بۆی نەسووتێ حەلە لای منە بە 1 سانێ بۆ حلەکەم بەچی بۆم حلەکەی؟ چی پێڵم بە قسەم بکە چی یادی بزانم؟ نامەیەکی بۆ بنووسە نامەی چی لە نامە ڕۆی؟ ئەرێژنەکە خۆ من ناڵێم نامەی دڵاری بۆ بنووسە ناڵێم گەڵبی سووری بۆ بنێرە چی پێڵمە بنووسە بنووسە سڵاو ژیانەکەم سڵاو ناو جەرگەی ڕەشبێگیانەکەم دوێنێ مێردەکەتم بینی ئافرەتێکی جوانی لە پێشەوە سەرخست شەڕە نەیتەوانێ ئەرێژنەکە دەتووە بینووسە اینجا نەتیجەکەیە بینیت ئەوە نردیشم گەیشت چی؟ ئەنی خیانەتی لێ کردوم؟ تۆ چی سوبحی تۆ بۆ ڕایشکاری مەسوولەکان بوو تا بۆ سیناریۆی درۆ ئەیدەوایتر جوابی بەرەوە ئالۆ قمری خان گیان خۆش بیاخوا سوپاس باشی پارەکەم هێناوەتەوانەیە پەلەو چییە باساڵێکی تر بۆیە من هیچ پێویستم پێی نییە لەبەر دەرگای ئەو کەڕە بە ئەلیکۆپتەر هاوازوو گەیشت چی هەل تەڕۆ لێ بکەرە بڵێ لە ماڵەوە لە ماڵەوە نێ قمری شەبەکەشێ باش نییە چی بکەم ئێستا؟ وەڵای نازانم چی پێ بڵێم بڵێ لە حەمامە نه ئاو نییە ئێ باش هەڵم قژی موچەی فاکە ڕەکەی کارەبا هەیە ئەڵێم تۆ دڵی بتەقێنە چکە زۆر بەخیرە بڵێ چۆ بە تەجمیل دە باش بەخێوی قمری خان باشیت چۆنی کاک سوبحی؟ یاخوا بەخێوی سەر چاو ئێوە پەخشان خان لەکوێیە؟ وەڵاهی لە ماڵەوە نییە ئەدی لەکوێیە؟ وەڵاهی لە بازار ڕێژتا نەهاتوەتەوە ئەی کاکە بووە مشەوش بووی پارەم وێنان و پارە دە باشە دەستی خۆش من خۆم دوایی ئەیدەمی خوا حافیز ئێ نادە بخۆم ببینم داقا خۆشتیە من ماڵەوە بەس خۆمی لێم دوای دراسەکان ئەڵێن چی؟ نیشتیوە دەبێ ئێستا بۆم بسەلمێنم عەلی لە چۆ خیانەتی لە من کردیا وەڵاهی منەوە ئاگام لێ نییە باخۆی بێتەوە اینجا ئێ باشە مادەم ناڵی ببینم منیش تەلەفۆن بۆ پۆلیس دەکەم نەکەی قمری پەخشان خان ئەوە لە ماڵشی درۆ لەگەڵ مناکەی؟ نه لە دەرگای ئەو دیۆ هاتمەوانێ ئێستا دەبێ بۆم ئیسپات کێ ئەلی مێردم لە چۆ خیانەتی لە من کردووە خیانەتی نەکردەوە سیناریۆ بۆ دروستم کرد بۆی پارەکەم بۆ بێنیتەوانێ یانیەوە هەموو سێناریۆ بوو؟ بەڵێ سیناریۆ بوو خۆ ماشەڵا ڕۆژانە 1001 سیناریۆ دروست دەکرێت لەم میلەتە داماوەش هەمووی بڕای پێەکە یەک جملە لە سۆشیال میدیا بنووسرێت ماشەڵا میلەتێکمان هەیە ئەمە نەخۆش باوەڕە یەکسەر بڕای پێیەک